بەناوی خی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە یاریگای پەیام لەگەڵ محەممەد لەگەڵەوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەمەوە. ئەمڕۆژ جیاواز لە ڕۆژەکانی تر سەرەتای هەفتە بە باسێکی تێروتەسەر لە یەکێک لە جەمسەرەکانی تۆپی پێی ئیسپانیا و بە تایبەتیش لە جیان دەکەین لەبەرەوەی کە یەکێکە لەویانایی کە زۆرترین هەندەری لە خۆی کۆ کردوتەوانێ و هەندێکی بەرچاو لە ئاستێریمی کوردستان لەسەر گۆی زەویش هەندەری ئەمیانن. بۆیە ئەمڕۆ من هەوڵ دەدەم باسەکەم تەرخانکەم بۆ یانەی بەرشەلۆنە و بە ورد و درشتی قسێک لەسەر بەرشۆنە بکەین پاژەوەی کە ئاسۆی ئەمیانێ ڕوون بۆ تۆ ئاگاداریشن هەفتەی داهاتوو یارەکانی لیگە دەست پێیەکەی وەکو یەکەم خول لە کۆی گشتی پێنج پاڵەوانێتە گەورەکەی ئەوروپا خولی ئیسپانی دەبێتە یەکەم خول کە یارەکانی دەست پێیەکە. بۆیە من ئەمڕۆ باسێکی تایبەت لەسەر بەرشەلۆنە و باسێکی تایبەت لەسەر ڕانەرەکەی و لەسەر گرێبەستەکانیەکەم بە تێر و تەسەلی و تەوەرەکانی ئەمڕۆتان بۆ باسەکەم کە دوو بابەتی جیاوازیشی تێدا کە یەکێکیان هەواڵی کۆچی دوای باوکی یەکێک لە گەورەترین کەسایەکانی تۆپی پێکەویش لێنێل مەسیە و لەگەڵ نهێنێکی تایبەت. بابەتەکانی ئەمڕۆ باس لە چی دەکەن؟ وەکو پێم وتن بەرشەلۆنە ئەوەی کە گرنگە سەبارەت بە ڕابردووی بەرشۆنە دوای لویسێنریکی ساڵی 2015 نازناوی چامپیۆنز لیگی نەبردوێتەوە. ئەمە دەبێتە دوانزەیەمین ساڵ بۆیانەی بەرشەلۆنە. هانز فلیک لەگەڵ بەرشەلۆنە وەرزیەکەم و دووەم چی بەدەستێناوە بەچی چی بەدەستێناوە. ئەم وەرزە بەرشەلۆنە چۆن ئامادەکاری بۆ چامپیۆنز لیگ کردووە واتە ئێمە ورد و درشتی بەرشەلۆنە دەخەینە ڕوو پەیوەندی نێوان مێسی و خۆرخی و باشی و بابەتە سەرنجڕاکێشەکەشم کە بۆم باسکردن ئەوەیە کە نهێنی دوامین مێرکاتۆ لە دوامین مێرکاتۆە لە دوامین گرێبەست کە بەنجام گەێنداوە برۆنۆ گیماراش پەیوەندی بە ڕیزەکانی ئەرسناڵەوە کرد و لەویانێش درێسی ژمارە 39 وەرگرت. نهێنی ژمارە 39 چییە؟ پێکەوە دەچینە لای بابەتی گیمارایشیش و باسێکین. تەوەری یەکەم باس لە بەرشەلۆنە و چامپیۆنز لیگ دەکەین بە ورد و درشتی و لەگەڵ مابن تا ئەوەی ڕابردووی بەرشۆنەش لە یاد نەکەین بە تاوەتی باسیەکەین و باس لە کارەکانی مۆرزەش و ئامانجێ مۆرزەشەکەین و ئامانجەکە دیاری ئەەکەین وەکو پێودانگەکانی چوونە نێو بازاری مەرکاتۆ وەکو ئاستیکە لە 2 ساڵی ڕابردوو بەرشۆنە پێشکەشی کردو. بابەتی یەکەم کە دەست پێەکەین بەرشەلۆنە دوایین جار کە پاڵەوانی چامپیۆنز لیگ بووە. ساڵی 2014 بۆ 2015 لەگەڵ لویسێنریکی یانی بەرشەلۆنە ئەم پێگاتەی کە دەیبینن لە شاری بەرلین لە ئەڵمانیا کە سێویەک لە یاری کۆتاییە لێڤانتۆسیان بردەوانێ هەرێکە لە سوارێس و نەیمار وهروە ڕاکیتیچ خاوەنی گۆڵەکانی بەرشەلۆنە بوون و گۆڵەکەی یۆڤانتۆسی ژمۆراتا کردی. ئەمە دواهەمین نازناوی چامپیۆنز لیگی بەرشەلۆنەیە کە دەستەبەری کردو بەر لە 11 ساڵ لەمەوە بەر کە ئێمە وا دەچینە دوایەمین دوانزەیەمین وەرز دوای دەستەبەرکردنی ئەم نازناوە. پاژە و نازناوەش بەرشەلۆنە 5 ڕاهێنەری جیاوازیە بۆ بە لویسێنریکی شەوانێ کە ساڵی داهاتوو بەردەوام بووە. دوای لویسێنریکی بەرشەلۆنە ئەرنێستۆ ڤالڤێردیەنە بەڵام ڤالڤێردی لە خولی ئیسپانی و لە نازناوەکانی دیکە سەرکەوتوو بوو بەس لە دەستەبەرکردنی نازناوی چامپیۆنز لیگدا نەیتوانی سەرکەوتوو بێت. کەی ترمان هات دوای ڤالڤێردی دوای کە ڤالڤێردی لەو کارە سەرکەوتوو نەبوو یانەی بەرشەلۆنە چوو چیکی سیتینی کرد بە ڕانەر بەڵام چیکی سیتین کارکردنی لە بەرشۆنەیە زۆری نەخایەن بەرشەلۆنە سەردەمێکی خراپی لەگەڵ چیکی سیتین ئابەڕێ کرد بۆیە ڕاستەوخۆ بەرشۆنەمی دوورخستەوە. کاتێکەمی دوورخستەوە لە ڕانەراتی ئۆڵنداوە ڕۆناڵد کومانی یاریزانی پێشووی خۆی کە یەکێکە لە یاریزانە ناودارەکانی بەرشۆنە و خاوەنی گۆڵی یاری کۆتایی چامپیۆنز لیگە کە یەکەم نازناوی چامپیۆنز لیگی بەرشەلۆنەیە کە بەدەستێناوە ساڵی 1992 ڕۆناڵد کومان کرایە ڕانەر. کومانیش بە هەمان شێوە کارەکانی سەرکەوتوو نەبوو و بەرشەلۆنە بەرەو دۆخێکی تەمومژاوی دەڕۆی. بۆیە بەرشەلۆنە و کاتە لاپۆرتا کە بووە بە سەرۆک بڕیاریدا تۆتامان تا ئەم پرۆژەی بارتۆمیۆ بوو بەڵام دوایەوەی کە لاپۆرتا دەست بەکار بوو کاریشی لەگەڵ کومانە کرد بڕیاریدا گۆڕانکاری بکەوە بڕیاریدا لەوەی کە چاڤی هێرناندێز بکاتە ڕانەر. چاڤی هێرناندێزیش ماوەی 2 ساڵ و نیو لە بەرشەلۆنە کاری کرد بەڵام دواتر بۆی چەند لێدوانێکەوە چاویش لە پۆستەکەی دوورخراوە. ئەمیش بە هەمان شێوە لە بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگا سەرکەوتوو نەبوو. بەرشەلۆنە بڕیاریدا هانز فلیکی ڕانەری پێشووی هەڵبژاردی ئەڵمانیا و پێشووتری یانی بارینەکاتە ڕانەری تیپەکە و 2 ساڵی ڕێکە هانز فلیک ڕانەری بەرشەلۆنە ئەویش بە هەمان جۆر
لە دەستەبەرکردنی نازناوی چامپیۆنز لیگ سەرکەوتوو نەبووە. ئەمە باسێک لە بەرشەلۆنە بە خێرایی بەدەر لە ئەو چامپیۆنزیگەی کە لەگەڵ لویس ئینریکیا لە ساڵی 2014 بۆ 2015 بەدەستیەناوە. گرافیکی دواتر ئەنجامەکانی بەرشەلۆنە باشترین ئەنجامەکان. طبعا دوای لویس ئینریکی کە 2014 بۆ 15 چامپیۆنز لیگی بردوتەوە، باشترین ئەنجامەکانی چامپیۆنز لیگ بۆ بەرشەلۆنە لە ماوەی ئەم 11 ساڵەیە ئەمانن. چونکە خۆتانزان بەرشەلۆنە لەم ماوەیە دەرکردنی قۆناغی کۆمەڵەکانی بەسەرا و چوونی ئەوروپالیگی بەسەرا و دووجار گەشتە ئەوروپالیگ لە ئەوروپالیگیش دەرکرا. ینی بەرشەلۆنە حاڵەتی زۆر خراپی لێ بەسەرات. باشترین ئەنجامەکان دوای لویس ئینریکی چییە؟ لەگەڵ ئێرنێستۆ ڤالڤێردی بەرشەلۆنە لە وەرزی 2018 بۆ 2019 چوە قۆناغی چوارگۆشەی زێڕی و بەرشەلۆنە بە 3 گۆڵ بەرامبەر بە 4 گۆڵ بەرامبەر بە لیڤەرپوڵ دۆڕان. ئەگەر حەقیانەت بڵین باسی ڕوودا بکەین، ئەم ڕووداوە نەخوازراوترین ڕووداوی مێژووی بەرشەلۆنە لە 11 ساڵی ڕابردووە. هیچ ڕووداوێک بەقەی ئەم ڕووداوە نامەنتقی نەبووە کە من بەراوردتان بۆکەمەوە بە دۆڕانەکەی بەرشەلۆنە بەرامبەر بە ئینتەر میلان. ئەمەیان زۆر جیاوازە. بۆ لەبەری بەرشەلۆنە ئەمە یاری چوونی بە 3 گۆڵی بێ وەڵام بردەوانێت و چووشە ناو ئەنفیلد. بەرشەلۆنە چەندین هەلی ڕاستەقینەی گۆڵی لەدەستدا و لیڤەرپوڵ لەو کاتەدا بەبێ محەممەد سەلاح و بەبێ فێرمینۆ بەشداریە و یاری کرد. واتە 2-1 لە ڕێکایزە سەرچەکانی لەدەستدا و لە سەرەتای جێمی دومیش ڕۆبرتسۆنیش لەدەست درا. بەڵام بەرشەلۆنە لەو یاریە جێمی دووەمەکەی بە 4 گۆڵی بێ وەڵام بەرامبەر بە لیڤەرپوڵ دۆڕا. یارەکەی تاو لەسەر قورس بوو. گۆڵی دوویچ و سێویچ و چوارویچی لە جێمی دووەمدا لێکرا و بەرشەلۆنە ماڵاوای کرد. طبعا ئەمە نەخوازراوترین ڕووداو بووە کە بەسەر بەرشەلۆنە هاتووە لە دوای لویس ئینریکیەوە. لەم ڕووداوە شۆکهێنەرتری نەبوو بەرشەلۆنە. دواتر لە وەرزی ڕابردووتر بەرشەلۆنە لە وەرزی 2024 بۆ 2025 بانجامی 7 گۆڵ بەرامبەر بە 6 گۆڵ لە کاتی زیادکراودا بە ئینتەر میلان دۆڕا لەسەر دەستی کاتێک هانز فلیک ڕانەر بوو. ڕاستە ئەم یاریە بەرشەلۆنە لە پێنجخولێکی کۆتاییە لە سەرکەوتە نزیک بوو، بەس جیاوازە لەو یاریتر. چونکە ئەو یاری دیکە بەرشەلۆنە بە درێژایی 2 هەفتە و ینی تا یاری گەڕانەوە کراوی هەتاوەکو خولێکی هەفتاکانیش بەرشەلۆنە هەرەوتی بەبوو کە سەر دەکەوت و هەر دوای چوارویچەکەش گۆڵێکی بکردا بەرشەلۆنە هەر سەر دەکەوت. ینی تا کۆتا سات بەرشەلۆنە بە 1 گۆڵ و یاریە سەر دەکەوت. نەگەوی وەکو ئینتەر میلان گۆڵەکە یەکسان بێتەوە. بەس جیاواز لەوە ئینتەر میلان بەرشەلۆنە لە کۆی ئەو 7 گۆڵ بە 6 گۆڵ بەرشەلۆنە 1 جار گۆڵی پێشکەوتنی لە ئینتەر میلان کردو. هەموو جارە گۆڵی یەکسانبوونی کردو. لە یاری چوونە 2 جار ئینتەر پێشکەوت بەرشەلۆنە 2 گۆڵەکەی کردوانێ. ئینتەر گۆڵی سێمی کرد بەرشەلۆنە گۆڵەکەی کردوانێ بوو بە 3-3. لە یاری گەڕانەوەیە ئینتەر میلان 2 گۆڵی کرد بەرشەلۆنە بامان سیناریۆ 2 گۆڵەکەی لێ کردو. بەس جیاوازەکە چی بۆم جارە بەرشەلۆنە گۆڵی 3-2 کرد. بەڵام دواتر ئەنجامەکەی لەسەر قەڵب بۆ لە کۆتایەکانە چێربی و دواتریش ئینتەر میلان لە کاتی زیادکراو لە ڕێگەی فراتیزیە و گۆڵی 4 کرد. بەرشەلۆنە لەو قۆناغی چوارگۆشەی زەڕینی ئاماڵاوی کرد. ئەمە 2 لە باشترین ئەنجامەکانی بەرشەلۆنە بوون لە چامپیۆنز لیگە. ئەی لەو ئەنجامانە باشتر چیمانەیە لە 11 ساڵی ڕابردووە؟ بەرشەلۆنەی هانز فلیک وەرزی ڕابردوو بەرامبەر بە ئەتلێتیکۆ مەدرید بە کوێر دو یاری چوون و گەڕانەوە بەنجامی 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ ماڵاوای کرد کە لە هەردوو یارەکە بەرشەلۆنە کارتی سووریە. هەردوو یارەکە بەرشەلۆنە کارتی سووریە و وەرزی ڕابردوو لە قۆناغی پێشترا ماڵاوی کرد. ینی نەگەیشتەوە قۆناغی چوارگۆشەی زەرین. خراپترین ئەنجامی بەرشەلۆنەش لە وەرزی 2019 بۆ 2020 بوو کاتێک بەرشەلۆنە بەنجامی 8 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ لە یاریگای دراگا و بەرامبەر بە تیپەکەی هانز فلیک باش گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ دۆڕا. قۆناغی چارێکی کۆتایی کە ئەمە یەکێک بوو لە خراپترین ئەنجامەکانی بەرشەلۆنە لە 11 ساڵی ڕابردووە و ئەنجامێکی دیکەشی بەرشەلۆنە هەر لە چارێکی کۆتایی بەرامبەر بەیانی ڕۆما کاتێک لە یاری چووندا بە 4 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک یارەکەی بردەوە بەڵام لە یاری گەڕانەوە بە 3 گۆڵی بێ وەڵام دۆڕا. ئەویش تا کۆتا سات بەرشەلۆنە چانسیەوەی هەبوو کە گۆڵە تۆمار بکات بگاتە قۆناغی داهاتوو. بۆ من ئەم دوانە باسەکەم لە لیڤەرپوڵ و لە ڕۆماکەیە بەرشەلۆنە چانسی ئەو کاتە جیاوازی گۆڵی نێوان یاریگاکان هەبوو. لە هەردووشا بەرشەلۆنە چانسیەوەی هەبوو کە گۆڵە تۆمار بکات بگاتە قۆناغی داهاتوو بەڵام لە هەردووشانە پێی نەگەیشت. کەواتە بە کۆی گشتی پێشوی بچمە سەر فلیک و بەرشەلۆنە بەرشەلۆنە لە کۆی گشتی پاڵاوانەتەکانی چامپیۆنز لیگە مەفهومێکی وازح هەیەتی ئەگەی کە ئەم تیپە لە وردەکاریە بچووکەکانە غەڵەتی کردووە. دایم تیپ ئەو تیپی کە براوی چامپیۆنز لیگە بێ ئەبێ کەمترین غەڵەت بکە.
ئەمە دەیسەلمێنێ لەوەی لەو ماوەیەدا بەرشەلۆنە زۆرترین غەڵەتی کردووە. شتەکەش لەوە نەبێ یعنی هاندەر بەلا ڕێیابەرێ بابەتەکە. بەرشەلۆنە لە 2015 چامپیۆنز لیگی بردوتەوە، دوای ئەوە 5 ساڵ مێسی لەم تیپای ماوەتەوە نێر چامپیۆنز لیگی نەبردوتەوە. تەنانەت 2 ساڵیان مێسی و نیمار و سوارێز پێکەوە یاریان کردووە، 16 و 17 کە هەردووشی ڕیال مەدرید بردوتەوە، مێسی و نیمار و سوارێز لەم تیپای یاریان کردووە. و دوای ڕۆشتنی نیماریش 3 ساڵی ڕێک مێسی و سوارێز پێکەوە لەم تیپای یاریان کردووە، کەیتر دواتر دێمبڵی هاتووە و گریزمان هاتووە و کۆتینۆ هاتووە، بەڵام بەرشەلۆنە هەر بێدەستکەوتووە. یعنی بابەتەکە لە بەرشەلۆنە ڕۆچوە بۆ بە شتێکی عوقدەیی کە ئەم تیپە لە وردەکاری بچووکەکانە هەمیشە غەڵەتەکە و زۆرترین کارتی سوورشی لە قۆناغاستیارەکاندا. ئەمە سەبارەت بە ڕابردوو 11 ساڵەی بەرشەلۆنە کە ویستم زۆر بە خێرایی بۆتان باس بکەم و ئەپدەیتێکی گشتی بکەین. ئێستا دەچمە سەر بابەتی دووەم، هەر لەسەر بەرشەلۆنە درێژە دەکێشێ. فلیک و بەرشەلۆنە و چامپیۆنز لیگ لە ماوەی ڕابردوو چیان کردووە پێکەوە کە ئەمە گرافیکێکی تاواو. وەرزی یەکەم فلیک کاتێک هاتێک بەرشەلۆنە گرێبەستەکانی چی بوو و دواتر بەرشەلۆنە بەچی گەی سەیرکە. یەکەم گواستنەوەی دانی ئۆڵمۆ بەرامبەر بە 60 ملیۆن یۆرۆ لایەنی ڕێدبۆڵ لایپزیگەوە بۆ ڕیزەکانی بەرشەلۆنە. کام یاریزانە لە خولی ئەڵمانی سەرنج هانزی فلیکیشی ڕاکێشا بوو، بۆیە فلیک کاتێک دەست بەکار بوو لە بەرشەلۆنە یەکێک لەو گرێبەستانەی کە داوای کرد کە گرێبەستێکی کەمی بۆ کرا هێنانیش ئۆڵمۆ بوو بەرامبەر بە 60 ملیۆن یۆرۆ. یەکێکی دیکە لە یاریزانەکان یاریزانێکی لا بوو بە ناوی پاو ڤیکتۆر بەرامبەر بە 6 ملیۆن یۆرۆ کە لایەنی جیرۆناوێنا کە دواتر خرا لە ماسە و دواتر سەرخرا بۆ تیپی یەکەم. ئەم دوو گرێبەستە گرێبەستی هانز فلیک بوون لە وەرزی یەکەمی کارکردنی لەگەڵ بەرشەلۆنە کە دەست بەکار بوو. چینە سەر ئەنجامەکان. هاوڕیانی کۆمنت وەڵامتانەیەمەوە هەر لە درێژەی بابەتەکەی جۆم لێ بگرن وەڵامی هەموو پرسیارەکانیان. یعنی فلیک تیپەکەی چاڤی هەرناندێزی وەرگرت کە پێشتر ڕیال مەدرید خولی ئیسپانی بردبووانێ، بەڵام هات ئەم تیپەی وەرگرت و توانی چی پێ بکات کە وەرزی پێشتر لە چارێکی کۆتایی چامپیۆنز لیگ تۆم دەرکرا بوو، بەڵام فلیک ئادارەوەم تیپەی وەرگرت تەنها گرێبەستی دانیوم. تەمان باسی گرێبەستە ڕۆشتۆکانم نەکردو، تەنها باسی ئەو گرێبەستانەکەم کە هانزی فلیک بۆ چاکردنی تیپەکەی کردێتی، چونکە من نەموتووە فلیک وەکو بازرگانی وەرناگرم بڵێم وڵاتۆنی لە بەرشەلۆنە سەرف کردو ئەونی بۆ فرۆشتووە، ئیشم بە ویشە نییە وەکۆی کۆمەڵە خەڵکیانەوێ. تەمان ئەمە شیکاری نییە. من هاتووم باسی هانز فلیکێ بۆ کەم ئەم ڕایەنەرەکەیەتە تیپێکەوانێ بۆ چاکردنی تیپەکەی ئیشەکە بۆی نازناوەکان دەسەبەرکە، بۆیە مەفروزە لەسەرمە و یاریزانانە وەربگرم کە دەیکڕێت. ئیشم بەون نییە بزنس بەرشەلۆنەی قەیرانی دەرێرای ڕزگار و یاچی کرۆ بۆ هیچ ڕانەرێم بەنجۆرە ناکەومە پاکانەوەم بابەتە بۆی. بە تەنها دوو گرێبەست تیپەکەی خۆی ڕابردووی بەرشەلۆنەی وەرگرت، پاو ڤیکتۆر و هەروە دانیۆل بۆ فلیکچی سێ نازناوی برد. لەم سێ نازناوە چیتیا بوو؟ نازناوێکی گەورەی لالیگا لەسەر حسابی ڕیال مەدریدی کارلۆ ئەنشلۆتی، نازناوێکی گەورەی جامی شای ئیسپانیا لەسەر حسابی ڕیال مەدریدی کارلۆ ئەنشلۆتی، نازناوێکی دیکەی نازناوی سوپەر ئیسپانیا لەسەر حسابی ڕیال مەدریدی کارلۆ ئەنشلۆتی کە لەم کاتەدا کە بەرشەلۆنە و فلیک ئەم سێ نازناویان دەستەبەر کرد، ڕیال مەدرید لە وەرزی ڕابردووتریا ئەو وەرزەی کە بەرشەلۆنە لەگەڵ چاویا بوو پاڵەوانی خولی ئیسپانی بوو و هەروەها پاڵەوانی جامی شای پاڵەوانی خولی ئیسپانی و پاڵەوانی چامپیۆنز لیگیش بوو. ڕیال مەدرید هەردوو نازناوەکەی بردبووانێ، بەڵام ئەم هات هەموو نازناوە نێوخۆیەکانی لەسەر حسابی ڕیال مەدرید دەسەبەر کرد. ئەمە جگەلەوەی لە چامپیۆنز لیگیژە وەکوی بۆم باسکردن لە قۆناغی چوارگۆشەی زێڕین بەرامبەر بە ئینتەر میلان بە وردەکاری بچووک ماڵاوای کرد. کەواتە وەرزی یەکەمی هانز فلیک لەگەڵ بەرشەلۆنە دەبێتە یەکێک لە نمونەیترین وەرزەکانی ئەم ڕایەنەرە و هەروە بۆیانەی بەرشەلۆنەش، چونکە قەیرانی دارایی بەرشەلۆنە هەبوو، قەیرانی یاریزان هەبوو، قەیرانی ئەنجامە بوو لە پێشترا، بەڵام فلیک هات هەموو ئەمانی ڕێکردەوە نازناوە نەوخۆەکانی دەستەبەر کردەوە لە چامپیۆنز لیگا بەرشەلۆنەی گەیاندەوە قۆناغی چوارگۆشەی زەڕین لە دوای چەند لە دوای 4 ساڵ بۆ 5 ساڵ، چونکە دوامین جار کە چوارگۆشەی زەڕین بوو یارەکەی لیڤەرپوڵ بوو. بۆیە فلیک هاو ئەمانەی کرد بۆیە بە چەند گرێبەستێکی کەم. بۆیە تەواوی من لە کۆتایی من ئیشم بەم قسەیە، بۆیە وەرزی یەکەمی هانز فلیک لەگەڵ بەرشەلۆنەیە بە یەکێک لە هەرە ناوازەترین وەرزەکاندانێت کە ڕاهێنەرێک لەگەڵ تیپەکەیە کاری کردبێت. ئەزانم گواردیۆلامان هەیە نازناوی شەشی، گرافیکی دواتر تەواوی خۆشی نازناوی شەشی لەگەڵ بایرنە. وەرزی دووەم کاتێ وەرزی دووەم هانز فلیک لە بەرشەلۆنا بەردەوام بوو کۆمەڵە گرێبەستی دیکەمان کرد. کێ بوو لەوانە؟
هێنانی خوان گارسیا لایەنەی ئیسپانیۆلەوە بەرامبەر بە 25 ملیۆن یۆرۆ. طبعا ئەم گرێبەستانە کە تۆ سیریەکەی هیچی گرێبەستی تیپێک نین بڵێ یعنی ئەمە وایە و ئەو سەر و ئەو سەر بوو، هەمووی گرێبەستی بابەتێکە لەوەی کە شتێکی ئاسای هەر تیپێکە. گارسیا بە 25 ملیۆن یۆرۆ، ڕۆنی بارداخچی بە 3 ملیۆن یۆرۆ، مارکۆس راشفۆرد بەخواستن و جواو کانسیلۆ بەخواستن. کە تو سیری چم گرێبەستانەکەی ئەمە تیپێک نییە بڵێ وڵا کۆمەڵەکەن. بۆیە بەرشەلۆنە بە وەرزی یەکەمی ئەنجامەکانی هاتۆ چەند گۆڕانکاری چی بچوشی کردو. باش ئەیکەم گرێبەستانەی کرد فلیک تەوان لە وەرزی یەکەم کەمتری سەرف کرد و تەنانەت موچە یاریزانەکەش داوازنە. جای ئەنجامەکانی فلیک چی بوو؟ لە وەرزی دووەمیە گرافیکی دواتر ئەم جاریان نازناوەکەمان دابەزی، بەڵام گرنگەوەیە ئەم تیپە لە نزیکی پاڵەوان بوون مایەوانێ. ئەم تیپە هەر لە لووتکەی ئاسیا مایەوە. دوو نازناوی دەسەبەر کرد، یەکیان لالیگا بوو لەسەر حسابی ڕیال مەدرید و یەکێکیشیان سوپەر ئیسپانی بوو لەسەر حسابی ڕیال مەدرید. کەواتە فلیک ئەگەری یەک شتی نەکرد بێ بۆ ئەندەری بەرشۆنە شتێکی زۆر باشی کردوەوەیە کە هەیمەنەی ڕیال مەدریدی لە ئیسپانیا هێنایە خوارد، چونکە پێشتر بەرشۆنە جیرۆدەی هەیمەنەی ڕیال مەدریدیش بوو لە ئیسپانیا. ئێستا پرسیارە گرنگەکە ئەوەیە ئامانجی بەرشۆنە و هانزی فلیک لەگەڵ وەرزی سێمی لەگەڵ بەرشەلۆنەیە ئەم گرێبەستانەی کە بەرشۆنە دەیکا بۆ ئەو شەی ناوکەوانەکەیە یاخود چی دیکێ ئێستا لە گرافیکەکانە بە ورد و درشتی دەچینە سەری. بازین بۆ وەرزی سێم فلیک چیەکە. گرافیکی دواتر ئەم وەرزە بەرشەلۆنە چی دەکات لەگەڵ هانزی فلیکە یاخود بۆ چی هەوڵەیە؟ ئەو بابەتەکەی ئەمە عمقی بابەتەکەی بۆچی بەرشەلۆنە گەیشتوتە ئەمری واقع. بەڵێ ئێستا لە یاسای یەکبێک بە تەواتی ڕزگاری بوو، بەڵام بابەتەکەش پەیوەندی بۆیە کە بەرشەلۆنەش گەیشتە سەر ئەو عەقڵیەتی کە ئەم یاریزانە لاوانە لەم وردەکاریە بچووکەیە ئامانجەکە ناپێکن، چونکە بڕوا بکەن لە هەردووچە بەو پێگاتانەوە بچواتە بەرامبەر بە پاریس سەن ژەرمان هەردووشی لە دەستەیە، چونکە بەجددی ڕوبەڕووبوونەوەی پاریس سەن ژەرمان و بەرشلۆنەشمان بینیوە تایدا کە چۆن یعنی پاریس سەن ژەرمان و بەرشلۆنە یاریان بەرامبەر یەکرد کە وەرزی ڕابردووی قۆناغی کۆمەڵەکان لە ناو کامنووە پاریس سەن ژەرمان چۆن بەرامبەر بە بەرشلۆنە یاری کرد، چونکە تۆزی زۆر قورسە، چونکە دایم ئەو وردەکاریە بچووکانە زۆر شتێت بۆ یەک لاکاتەوە. لە وەرزی سێمە هانزی فلیک ڕکابەری لەسەر 4 نازناوەکە: چامپیۆنز لیگ، لالیگا، جامیشا، سوپەر ئیسپانیا. تامان تۆ لە خوارەوە وەرەوە بۆ سەرەوە. سوپەری ئیسپانی دەستکەوت نییە بۆ ئەم وەرزە بۆ بەرشەلۆنە. پێشتر بەڵێ سوپەری ئیسپانیوشکان نیە ئەیمەنەی ڕیال مەدرید دەستکەوت بوو. ئێستا ئەم وەرزە سەچمە سەر گرێبەستەکانی بەرشلۆنە ئەچمە سەر ئەم وەرزە سوپەری ئیسپانی دەستکەوت نییە بۆ تیپەکەی هانزی فلیک. جۆ بگرە جوان. جامیشای ئیسپانیا بە هەمان شێوە دەستکەوت نییە بۆ تیپەکەی هانزی فلیک. بۆ چونکە ئەمە سێم وەرزی کارکردنەوە بەرشەلۆنە دۆخی مەرکاتۆی گۆڕێەوە کە دواتر دەچمە سەری. ئەم دوو نازناوی سەرەکیمان دەمێنێتەوە ڕەکایزی سەرەکی. لالیگا با بەرشەلۆنە 2 ساڵ بێ پاڵاوان بێ، بەڵام ئەم ساڵ بتوانێت پارێزگاری لێ بکە هەر گرنگە، وەکو خودی بەرشەلۆنە، وەکو کارگەڕیانەکە، وەکو یاریزانەکان. بەرشەلۆنە بتوانێت بۆ 3 ساڵی لەسەرێک پارێزگاری لە نازناوی لالیگا بکە، بۆ خودی هانزی فلیک و بۆ لالیگاش گرنگە. بەڵام کارە گرنگەکە ئەمەی سەرەوەی، چونکە بەرشەلۆنە لە 3 ساڵی کارکردنی هانزی فلیکە بەڵێ گرێبەستی بۆ نوێکراوەتەوە هەوڵی جدیە، بەڵام هەوڵی کۆتایی نییە. بەرشەلۆنە نەهاتووە بە فلیک بڵێ ئیترەمە 3 ساڵ و کۆتایە دەبێت نازناوی چامپیۆنز لیگ بێنی، بەڵام ئەگەر ساڵانی ڕابردوو داواکاری نازناوی چامپیۆنز لیگ لە فلیک نەکرابێ و لە بەرشەلۆنە داوا نەکرابێ، ئەم ساڵ جیاوازە. ئەم ساڵ داواکاریەکمان هەیە لە بەرشەلۆنەیە کە ئەویش چییە؟ کە ئەویش دەستەبەرکردنی نازناوی چامپیۆنز لیگە. کاک ڕەمەزانگیان ئیتر ئیسپانیا بوو، مۆنجۆک بوو کە کامنۆ بوو یاریگای بەرشەلۆنە بوو، مەبەستەکەم لەو بوو یاریگای بەرشەلۆنە بوو، گناوە بەستەکەم لە ناوی کامنۆ نەبوو، مەبەستم لەوەی بردنەوەکەی پاریس سەن ژەرمان لە بەرشەلۆنە لە ناوی یاریگای بەرشەلۆنەیە بوو.
ئەتر یاریگای ئۆلۆمپی بۆ مۆنجۆکە لە بەرشەلۆ لە هەرێمی کەتەلۆنیا خود یاریگای کامنەوەیان کێشە نییە بە ساحەکە ساحی بەرشەلۆنە بوو لە ناو ئەندەرانی بەرشەلۆنیا لێ بردەوم بەستەکەم لەوەی چامپیۆنز لیگ یەکێکە لەو داواکاریانەی کە لە هانزی فلیک کراوە لە وەرزی ئەم ساڵە بە ئەنجامەکانی وەرزی ڕابردووتر و بۆ گرێبەستانشی کە بۆی کراوە کەواتە جیاواز لە هەر ساڵێکی ڕابردوو دەبێ ئێمە تێبگەین لەوەی کە ئەم ساڵ بەرشەلۆنە یەکێک لە داواکارەکانی کە لە سەری داوای لێ دەکرێت دەسەبەرکردنی نازناوی چامپیۆنز لیگە. گرافیکی دواتر ئاماری گشتی هانزی فلیک لەگەڵ بایرن میونخ لە چامپیۆنز لیگ تەبان ئەمە هەر ئامارەکانی هانزی فلیکە کە پەیوەندی بە کارکردنی خۆیەوەتی 18 یاری لە چامپیۆنز لیگا کردووە لەگەڵ بایرن میونخ 15 بردنەوەی دەسەبەر کردووە بۆ یەکسانبوونێکی هەیە و دوو شکستی هەیە لەگەڵ بایرنە تەنها دوو شکستی هەیە لەگەڵ بایرن میونخ لە چامپیۆنز لیگا و یەک شکستیشان هەستیارە بەرامبەر بە پاریس سەن ژەرمانی شکستەکەی دیکە لە قۆناغی ئەستیارانیە. گرافیکی دواتر ئەمە وەکو کاری فلیک کەواتە فلیک بە دەستپێکی کارەکانی لەگەڵ بەرشەلۆنەیە لەگەڵ بایرن میونخ کارێکی باشی کردووە لە چامپیۆنز لیگا لەگەڵ بایرن لە چامپیۆنز لیگ لە مانگی 11 ساڵی 2019 لەگەڵ نیکۆ کۆڤاچ یاریدەدەری ڕاینەر بوو تاوان لەم پێشتر هەر یاریدەدەری کردووە هەم لەگەڵ یواکیملۆف یاریدەدەر بوو هەم دواتریش لەگەڵ نیکۆ کۆڤاچ لە بایرن هەر یاریدەدەر بوو بەڵام پاژۆی نیکۆ کۆڤاچ دوور دەخرێتەوانێ هانزی فلیک ڕاینەری بایرن میونخ لەگەڵ بایرن لە مانگی 11 2019 دەست بەکار بوو لە 11 یاری چامپیۆنز لیگ لە وەرزەدا ساڵی کۆرۆناکە بوو تاوان هەمووتان نەزانن ئەو کاتە چامپیۆنز لیگ کورت کرایەوە کرا بە یەکیاری و برایە وڵاتی پرتوگال تاوان ئەمە یەکێک بوو لەو خەسڵەتانەی کە بایرن و هانزی فلیک زۆر ئیسفادەیان لێ کرد چونکە ئەگەر بزانن دوای ڕزگاربوون لە سەردەمی کۆرۆنا ئەڵمانیا زووتر لە هەر تیپەکانی دیکەی ئەوروپا دەستی کردەوە ڕاینانکردن و تیپەکانیان ئامادەکاریان کرد بۆ تاوکردنی وەرزەکە خۆتان زانین وەرزەکەمان نیەش تاو کرا لە یاری 11 یاری چامپیۆنز لیگ سەرجەمیانی بردەوە نازناوەکەی بۆ بەدەستێنان بەبێ شکست و بەبێ یەکسانی لەو کاتی کە خۆی دەست بەکار بوو لە وەرزی 2020 بۆ 2021 بایرن لە چارێکی کۆتاییدا بەرامبەر بە باری سان ژەرمان بە جیاوازی گۆڵ لە دەرەوە یاریگای خۆی ماڵاوای کرد. ئەگە گرافیکمان بێ لە سەرم بابەتە پێشەوەی بچمە سەرم وەرزەی بەرشەلۆنە گرافیکی دواترمان مابێ گرافیکەکانمان کۆتات ئەمە کارەکانی هانزی فلیکە لەگەڵ بایرن لەگەڵ لە چامپیۆنز لیگا کەواتە کارەکانی فلیک پێمانەڵە کارێکی باش ئێستا ئەمە پەیوەستەکەین و بە مۆرزەی بەرشەلۆنە کە ئەمە خاڵە جەوهرێکەیە ئەمە من 23 خولەکە ڕوونکردنەوەتان بۆیم لە ورد و درشتی بەرشەلۆنە تا ئەوەی تاو لە مەفهومەکە تێبگەی ئێمە غەدر بەرامبەر بە شتێکی بەرشەلۆنە نەکەین ئەچینە سەرم مۆرزەی بەرشەلۆنە ئەو یاریزانانەیەم هاوینە پەیوەندیان بە بەرشەلۆنە کردو هەر سەیریکە شتەکە جیاوازە چونکە ئێستا شتی ترمان ماوە لەڕێ گۆردۆن لە نیوکاسڵەوە بەرامبەر بە 80 ملیۆن یۆرۆ پەیوەندی بە ڕێزەکانی بەرشەلۆنەوە کردووە کەریم ئادیمی لە دۆرتمۆندەوە بەرامبەر بە 22 میلیۆن تاوان ئێمە پاداشتەکان وەرناگرین بەرامبەر بە 22 ملیۆن یۆرۆ پەیوەندی بە ڕێزەکانی بەرشەلۆنەوە کردووە کەواتە بە دوو یاریزان بەرشەلۆنە لە هەردوو ساڵی ڕابردوو پاری زیاتری سەرف کردووە بیسۆ کە یاریزانێکی لاوە بە 8.5 ملیۆن یۆرۆ یاخۆ 8.5 ملیۆن یۆرۆ پەیوەندی بە ڕێزەکانی بەرشەلۆنەوە کردووە و تۆنکاراش لە تیپی لاماسیای بەرشەلۆنەوە سەرخراوە بۆ تیپ یەکەم لە تیپی لاوانی بەرشەلۆنەوە سەرخراوە بۆ تیپ یەکەم نەک تیپی لاماسیا تاوان خۆی قوتابخانەی لاماسیا بەڵام مەبەستم لە تیپی لاوانی بەرشەلۆنەوە سەرخراوە بۆ تیپ یەکەم. گرافیکی دواتر ئەیکێ لە بەرشەلۆنە ڕۆشتووە سەیریکەن ئەوەی کە گرنگە لە بەرشەلۆنە ڕۆشتووە ڕۆبەرت لیڤاندۆڤسکیە راشفۆرد ڕۆشتووە ئێمە بە دیلی باشترمان هێناوە ئانسۆ فاتی ڕۆشتووە پارێکی باشیش دەست بەرشەلۆنە کەوتووە بەرشەلۆنە موچێشی لە کۆڵ بوو تیر شتێکیش بەخواستن پەیوەندی بە یەکسەو کردو کە ئەمیش دەرفەتی یاریگە کەواتە ئەم سێ یاریزانە هیچیان کاریگەریەکیان لەسەر تیپەکەی هانزی فلیک نییە ئەوەی کە گرنگە چی کەواتە ئێمە ئەم ساڵ جیاواز لەوە ڕکایزێکی سەرەکیمان ڕۆشتەوە گۆڵکاری تیپەکەمان ڕۆشتەوە ڕاستە فێران تۆرێس وەرزی ڕابردوو نمونەی گۆڵکاری تیپ و هەموو شتێ بەڵام لیڤاندۆڤسکی لە چەند ساڵی ڕابردووە و لە سەردەمی ئەوەی کە هانزی فلیکیش لەگەڵ بایرنە نازناوی چامپیۆنز لیگی بردەوە لیڤاندۆڤسکی گۆڵکاری تیپەکەی بوو لیڤاندۆڤسکی ئەستێری یەکەمی تیپەکەی بوو بۆیە ئێمە لێرە لیڤاندۆڤسکیمان لە دەست داوە لە بەرشەلۆنەی نوێیە
هێرشبەرێکی گۆڵکاری ناوەزەمان لەدەستداوە لە بەرشلۆنەی نوێ ئەم یاریزانانی دیکە کە ڕۆشتون هیچ کێشەی کێوتۆ نییە بۆ بەرشلۆنە. گرافیکی دواتر ئێستا بەرشلۆنە کار لەسەر چیەکە؟ ئەمە ئەو خاڵە جەوەریە کە من ئەمەوێت لەسەری بۆستم بۆ تاماست. کارەکانی ڕۆدری وەکو هاوڕێشی کە پرسیاری کرد بوو کاک محەمەد بۆ چوونە چێ لەسەروی بەرشلۆنە گرێبەستی ڕۆدری یەکلاکاتەوە. دوامین پێشاتەکان چی؟ ئۆفەری یەکەمی بەرشلۆنە بۆ مانچستەر سیتی ڕەت کراوە. تەبعاً دەوترێت بەرشلۆنە لەگەڵ ڕۆدری گەیشتۆتە ڕێکەوتن و ڕۆدریش بە مانچستەر سیتی وتۆ گرێبەستەکەم نوێ ناکەم و دەمێ بڕۆ. گرێبەستی مانچستەر سیتی پێشتر داوای 75 میلیۆنی لە ڕۆدری کردو. ئێستا مانچستەر سیتی لەبەرەوەی بەرشلۆنە مشتریکی جدیە لەسەر یاریزانەکە و دەوێت یاریزانەکە بێنێ 5 میلیۆنی هێناوەتە خوارەوانێ کردێتی بە 70 میلیۆن. ئێستا بەرشلۆنە گرێبەستی دووەمی بۆ مانچستەر سیتی ئامادە کردووە کە گرێبەستەکەی لە 50 میلیۆن و گەیاندۆتە 70 میلیۆن و پێشتریش لەگەڵ ڕۆدریان ڕێکەوتووە. کەواتە گرێبەستی ڕۆدری بۆ بەرشلۆنە دەبێت لە 24 کاتژمێری داهاتوودا یەکلا بێتەوە. هێنانی ڕۆدری گرنگجەکەی چییە؟ هێنانی ڕۆدری گرنگجەکەی چییە؟ پێکانە بەرداوامەکانی دیۆنگە. ڕۆدری دێتە شوێنی دیۆنگ یاریەکە و لە ماوەی ڕابردوو لە ئیسپانیا بە تایبەتی لە مۆندیالە ڕۆدری ئاستێکی زۆر ناوازەی پێشکەش کرد و ئاستێکی ناوازەوە دەرکەوت. بۆیە ئەکرێ جارێکی تر هانز فلیک سەرکردایەتی هەڵی ناوەند بداتە ڕۆدری، بەڵام دواتر لەگەڵ پیدریا چۆن گونجاندن دروستەکەن چونکە دەزانن لە وجودی ڕۆدریە کێشە بۆ پیدری دروستە بێت. چونکە کە ئەڵێم کێشە بۆ پیدری دروستە بێ واتای خراپبوونی پیدری نیە، واتای خراپبوونی ڕۆدری نیە. نە، تێبگە لەم قسێ. لە بوونی ڕۆدریە کێشە بۆ پیدری دروستە بێت لە بەرشلۆنەیە. بۆ لەبەرەوەی ئەم دوو یاریزانە هێز و توانیان بەوە وەردەگرەوێ کە دەسەڵاتی ناوەندیان بەدەستەوە بێت. ڕۆدری ئەها کوردوتەنێ بێ خۆی حکمی ناوەندکە ئەنجا توانێ ئاسیی بەرز پێشکەشکە. پیدری ئەبێ خۆی حکمی ناوەندکە ئەنجا بێ ئاسیی بەرز پێشکەشکە. وەرە سەیری هەڵبژاردەی ئیسپانیا کە بزانەوەی ناوی ڕۆدری دیارە ناوی پیدری دیارە بۆ لەبەرەوەی ڕانەری ئیسپانیا حکمی ناوەندی یاوەتە دەست ڕۆدری، یاوەتە دەست ئەو یاریزانەی کە لە ژمارە 6 ساڵ بایاریەکە نەک یاریزانەکانی دیکە. بەس تەمان هانز فلیک پلانێکی بۆ مەش داناوە، بەڵام ئەمە تاکە کێشەی ڕۆدری و بەرشلۆنە هیچ کێشەیەکی دیکە نییە. لەبەر ڕۆدری یاریزانێکی کامڵە و یاریزانێک کە توانایەکی زۆر باشیە بە تۆپ و یاریکە بەرشلۆنە ژەمەیەوێ. بەرشلۆنەش تیپێکی زۆر باشە بە تۆپەوە، تیپێکە بەردەوام جوو دەکاوە، تیپێکە بەردەوام حەزەکە تۆپی لابێ. ئەم دوانە زۆر گونجاون بۆ یەک، بەڵام تەنها ئەو کێشەیەکە بۆم باسکردن. ئەمەیان زۆر نزیکە لە کۆتاییدا. ئەمەیان جولیان ئەلڤارێز، ئەمە گەورەترین کێشەمانێ و بەرشلۆنە حاڵی حازر فێران تۆرەسیش لە گفتوگۆیە لەگەڵ پاریس سەن ژەرمان بە پێی هەواڵەکەن. بۆیە بەرشلۆنە ناچارە بچێتە گرێبەستی هێرشبەرێکەوە. یعنی بەرشلۆنە بە ناچاری دەبێت گرێبەستی هێرشبەرێکی سوپەرستارکە. تێبگە لە قسەکەم، ئەبێت گرێبەستێکی هێرشبەری سوپەرستارکە، چونکە بەرشلۆنە لیڤاندۆڤسکیش لە دەستە و ئەگەر هەیە فێران تۆرەسیش لە دەست بدە. بۆیە ئەو کاتە تۆ دەبێت لە بازاردا ئەبێ هێرشبەرێکی سوپەرستار بێنی. و یەکێک لەو سوپەرستارانشی دیاری کراوە ژولیان ئەلڤارێزە کە لە کاتی مۆندیالا وتی من لە ئەتلێتیکۆ مەدرید دەڕۆم، بەڵام ئەوە تا ئەتلێتیکۆ مەدرید ڕەتیە کاتوانێ و ئامادە نین گوێ لە هیچ گرێبەستێک بگرن کە کەمتر بێ لە 150 میلیۆن. هێشتا نەیانوتوە ئەتلێتیکۆ مەدرید ناڵێ بە 150 میلیۆن دەستبەرداری ئەلڤارێز بێت. ئەڵێ ئەلڤارێز بۆ فرۆشتن هەر نییە. ئەلڤارێز تا 2030 پێم وابێ گرێبەستی لەگەڵ ئەتلێتیکۆ مەدرید یا 30 بەخوا نادێ، یعنی لە 29 بۆ 30 لەم دوانەیەکی جانە، چونکە جارێک گرێبەستەکەی نوێ کردوتەوە لەگەڵ ئەتلێتیکۆ مەدریددا پێشتر. دوای هاتنی لە مانچستەر سیتی و لە وەرزی ڕابردووتر جارێکیش گرێبەستی نوێ کردوتەوە لەگەڵ ئەتلێتیکۆیە. بەڵام بەڵێ حەزی بۆ ڕۆشتن هەیە و ئەتلێتیکۆ مەدرید دەڵێ بە هیچ جۆرێ دەستبەرداری نابینە و گرێبەستی لەگەڵماندا هەیە. بۆیە ڕاگەاندەکان باز لەوەکەن ئەتلێتیکۆ مەدرید گوێ لە گرێبەستی یەکرێ کە سەر و 150 میلیۆن بێ، بە پێچەوانەوە گوێ لە هیچ گرێبەستێکی دیکە ناگرێت. بۆیە ئەم گرێبەستێکی ئاڵۆزە، چۆنێتی ڕازیکردن نەخێر ئەلڤارێز ناتوانێت بڵێ ڕۆ، ئەتوانێت داواکاری پێشکەشکا، بەڵام تا ئەتلێتیکۆ مەدرید ڕەزامەندی ناتێ ناتوانێت بڕۆ. ئەتلێتیکۆ مەدرید دەتوانێت سڕی کا و عەقدی پیشەگەری هەیە. ئەم گرێبەستە ساڵێکی نەماوە تاوەی دەسەڵاتێکی تاوە بەدەست ئەلڤارێزەوە بێت، نەخێر زیاتر لە 2 ساڵی ماوە گرێبەستەکەی، واتە 3 وەرزی ماوە گرێبەستەکەی کۆتایی بێت. بۆیە لەم کاتەدا یاریزان قەراردەری یەکەم نییە، نەخێریانەکەی قەراردەری یەکەمە، بەڵام ئەتوانێت داوا لەیانەکەی بکا بڵێ ڕێگەی ڕۆشتنم بدەن، ئەتوانێت بچێ بە ئەتلێتیکۆ مەدرید بڵێ منەوە خزمەتی خۆمم پێشکەشکردن، بەڵام ئێوە ڕێگە بە ڕۆشتنم بدەن. داواکاری هەیە، بەڵام تەمەڕوود نییە. تەمەڕوود مەبەستم لە هەڵگەڕانەوە
هەڵگەڕانەوەی نییە بڵێ وەڵام من ئیلا ئەڕۆم، چونکە ڕێگەی گرێبەستەکە و ئینی پیشەگەری ڕێگەیەمەت پێ نایە. داواکاری جیاوازە لە هەڵگەڕانەوە و پێداگیری بۆی کە من داوای ڕۆشتن بکەم. بۆیە گواستنەوەی ئەلڤارێز ئیلا پێویستی بە ڕێکەوتنی ڕاستەوخۆی نێوان بەرشەلۆنە و ئەتلێتیکۆ مەدریدی هەیە. بە پێچاوانەوەم گرێبەستە ڕوونایە، بە پێچاوانەوە بە هیچ جۆرێ با تایوارە ئەلڤارێز بڵێ ڕۆ. هەتا ئەتلێتیکۆ مەدرید ڕازامەندی لەسەر ڕۆشنی ئەلڤارێز نەیە و بەرشەلۆنە نێتە سەرخەت داواکاری مادیەکانی ئەتلێتیکۆ مەدرید جێبەجێ نەکات، ئەلڤارێز ناتوانێت ئەتلێتیکۆ مەدرید جێبەڵێت چونکە گرێبەستەکەی ماوەیەکی زۆری ماوە کۆتایی بوو. بەرشەلۆنە پێویستمان بە هێرشبەرێکی سوپەرستارێ. دوای هێنانی ڕۆدریش بابەتەکە لێرە کۆتایی نات، ئەبێ هێرشبەرێکی سوپەرستار بینی. چیگە لەوە ئێمە ئاراوخۆمان ڕۆی. ئاراوخۆ ئەوە گەشتی لیڤەرپوڵی کردو ئێستا و بەڕێکارە یاسارەکانی بۆ پەیوەندیکردن بە لیڤەرپوڵەوە بە کۆتا دێنێت، بەخواستن دەچێتەوە بەرشەلۆنە لە تاوی موچەکەی نەجاتی بۆ لیڤەرپوڵ 16 ملیۆنە ساڵانەکەی ئااتێ. بۆیە بەرشەلۆنە ناچارە بچێتە گرێبەستی بەرگری کارەوە. بەرشەلۆنە خۆی کلێنی هێڵی بەرگری هەیە، ینی بەرشەلۆنە چەند ساڵەکە لە چامپیۆنز لیگ دەرەکرێت بۆی کەم تەرخەمی بەرگری کار دەرەکرێت. بە 4 یاری چامپیۆنز لیگ لە 2 ساڵی ڕابردووە بەرشەلۆنە دەدانە گۆڵی لێکراوە لە چامپیۆنز لیگ لە قۆناغی یەکلاکەرە بە 4 یاری 10 گۆڵ، لەمە خراپتر نییە. 2 یاریشان کارتی سووریاوە، هەموو یاریەکان نییە، 2 یاریان کارتی سووریا، بەڵام 10 گۆڵی لێکراوە. بۆیە بەرشەلۆنە ناچارە بەرگری کار بێنێ. بەڵام چێ دێنێت بەرگری کار تا ئێستا بەرشەلۆنە ئەوەی کە ناوی هاتووە تەنها ناوی ڕۆمیرۆ هاتووە، ناوی لاپۆرت هاتووە. لاپۆرت ئەتلێتیک بلباو گرێبەستیە لەگەڵ یاڵە داوای 80 ملیۆنەکە. ئێمە خۆی لە تۆ بەرگری کارێکی تەمەن 32 ساڵ بچی 80 ملیۆنی پێبێت، هەر مەنتقی نییە. ئەوەشی کە هەیە ڕۆمیرۆی لە بازاڕاڵەن ڕۆمیرۆ لەگەڵ ئەتلێتیکۆ مەدریددا ڕێکەوتووە. بۆیە دووشتی ئیجباریمانەیە لە بەرشەلۆنە لە وەرزی ئەم ساڵە، هێنانی هێرشبەرێکی سوپەرستار و هێنانی بەرگری کارە. بە پێچەوانەوە کارەکەی فلیک سروشت پێمانەڵێ بە درێژە بکێشێن. گرافیکی دواتر چیمان هەیە؟ ئەمە ئەم دوو گرێبەستی دیکەیە کە دەنگۆی بەجێشتنی بەرشەلۆنەیان هەیە، فێران تۆرێسمان هەیە و ئاراوخۆشمان هەیە. پێمان بێ گرافیکەکانیش بە کۆتەعات. کەواتە کۆی گشتی بابەتەکەمان لەسەر بەرشەلۆنە گەیشتینە چ واقعەک. ئایا ڕاستی ڕکابەری ئەم وەرزەی بەرشەلۆنە لەکوێدایە؟ ئامانجی بەرشەلۆنە لەم وەرزەدا دەستەبەرکردنی نازناوی لالیگایە وەکو ئامانجی یەکەم تا ئەم کاتەی گرێبەستەکان. دواتر بەرشەلۆنە ئەمساڵ داواکاری بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگ کەوتۆتە سەر هانز فلیک، پاژەوەی لاپۆرتاژ بە سەرۆکاتی تیپەکە هەڵبژێردراوەتەوە. و ئەو گرێبەستانەی کە بەرشەلۆنە لە وەرزی ئەم ساڵدا کردوێتی پێمان دەڵێت ئەم تیپە ئامانجێکی جیاوازتری هەیە لە وەرزی ئەم ساڵە، ناوێت هەمان دۆخ بێت. نوێکردنەوەکانی بەرشەلۆنە کە دەبینین بەرشەلۆنە گرێبەستەکانی ئەمساڵ مسۆگەر نزیک دەبێتەوە لە 250 ملیۆن یۆرۆ، چونکە ئێمە گرێبەستی گۆردۆنمان کردووە، گرێبەستی ئەدیمیمان کردووە، گرێبەستی یاریزانێکی لامان کردووە نزیک 110 ملیۆنمان سەرف کردووە و جگە لەوە ڕۆدری بە 70 ملیۆن لەسەر ڕێ ئەمە 180 ملیۆن. ئەمە جگە لەوەی ئالڤارێز ئەگەر بێت بە 150 ملیۆن، یعنی ئەچێتە سەر و 300 ملیۆن و پێویستمان بە بەرگری کارێکیشێ. بۆیە بەرشەلۆنە لە وەرزی ئەم ساڵا بە شێوکی بەهێز بەشداری مێرکاتۆی کردووە. نازناوی لالیگات دەبێت دەستەبەرکە و لە چامپیۆنز لیگا داواکاریە لەسەر بەرشەلۆنە، بەڵام ئەم ساڵ کۆتایی نییە بڵێن ئەم ساڵی تر بەرشەلۆنە چامپیۆنز لیگی نەبردە و تاوا فلیک شکستیانە نەخێت، چونکە هێشتا دەرفەتی ساڵێکی دیکەی کارکردنیە مێنێ کە بەم تیپۆ ئامانجەکەی پێچێت. بۆیە ڕاست و درو و پارێزگاریمان لە ئەستێرە گەورەکانی بەرشەلۆنە ڕاکایزە سەرچەکانمان ماونەتەوە لە بەرشەلۆنە، یعنی فلیک ناتوانێت بیان و بگرێ بڵێ تیپەکەمتان خراپ کردووە، گۆڵپارێزت ماوەتەوە، دڵی بەرگریەکەت کۆبارسیم لە مۆندیال واستێ بەرزەی پێشکەشی کرد ماوەتەوە، کۆندێ ماوەتەوە، ئەوە کانسیلۆشت بۆ یەک لاکەنەوەن. ئەوەی کە دەڕوا ئاراوخۆ ڕاخۆتانزان ئاراوخۆ هەم یاریزانێکی خوازراو نەبوو لەلایەن فلیکانێ و هەم بۆ هەندەرانی بەرشەلۆنەش خوازراو نەبوو، بۆیە دەبێت بەرگری کارێک بێت و ناوەندەکانە دیۆنگ تووشی پێکان بۆ بە تەواوەتی لە وەرزەکانی ڕابردووە دیۆنگ تووشیەت پێکانەوە. دیۆنگ بۆ سەرەتای ساڵی نوێیەتانێ، بەڵام لە بەرامبەر کاسادۆ بە ڕێکی وا ڕۆدریگ لە ڕێ بۆ بێزکردنی باڵەکان تۆ تا گۆردۆن و ئەدیمی تێناوە کە دوو باڵی باشن. بەڵام ئەگەر هێرشبەر و ئەمانش ئەم گرێبەستانی دیکە بەرشەلۆنە واژووینەکە گرێبەستی ڕۆدری و ئەمانە نابێتە پێوە، چونکە ئێمە کلێنمان لە مەرکەزەکان نابێت، بەڵام فلیک چۆن پڕیەکاتەوە ئەوە دەبێتەوە لێهاتووی خۆی. بۆیە کۆی گشتی بابەتەکەی بەرشەلۆنە بەم جۆرە بە کۆتا دێت کە بەرشەلۆنە ئەم ساڵی ژامانجی یەکەمی بردنەوەی نازناوی لالیگا، بەڵام چامپیۆنز لیگ داواکراوێکی سەرەکی لەسەر هانز فلیک کە لە وەرزی ئەم ساڵدا دەبێتە ڕکابەرێکی جدیتر بکە
و نازناوەکانی دیکە جامی شای ئیسپانیا خود سوپەری ئیسپانیا بە کۆی گشتی بۆ بەرشلۆنە لە وەرزی ئەم ساڵە نابێتە دەستکەوت بەڵام لە ساڵانی ڕابردوو لە هەردوو ساڵی ڕابردوو کە فلیگ نازناوی سوپەری ئیسپانی بدۆتەوە جامی شای ئیسپانیا بدۆتەوە هەردووکی دەستکەوت بۆ بووی بەس بۆ ساڵی سێم و بەم گرێبەستان و بەم نوێکاریانی ڕوویداوە نابێتە دەستکەوت وەکو دەستکەوتەکەمان و ئامانجەکەمان شتی دیکە لەم هەفتەیەدا و لە سەرەتای هەفتە ڕووداوێک ڕوویدا کە ئەویش مردنی باوکی لیۆنێل مەسی بوو یەکێک لە ئەفسانە گەورەکانی تۆپی پێ باوچێکە قوربانیی زۆری دا بۆ پێناو کوڕەکەی طبعاً زۆر کەس هینیەوە کە کاکەی وە چیتان ناوە لەم هەواڵانە و ئیتر ئەم کابراکەن بە جوولەکە و ئەو کابراکەن بە مەسیحی و کابراکەن بە مۆم کابراکەن بە کاکەی ژیان ئەزیزەکەم ئەمە هەواڵی وەرزشە و پەیوەندی بە کەسایەتیی گەوری وەرزشیەوە خۆ یعنی سروشتی ژیانکردن بەم جۆرەیە ئەمە نییە کە بڵین وڵایتر نابێ ئاگامە لاواڵی کەسی تر هەبێت ئەکاکە و هەواڵە سیاسیەکان کە خوێنرێتەوە هەواڵی ئەم هەموو جڕوجانەوەری کە گیان ئەهێندێ کە ئەوونی تێک دەرنوینن ئەوانە ناخوێنرێتەوەێ ئەوانە ناویان ناخوێنرێتەوە ئەی مردنی ئەوان بڵاو ناکرێتەوە خۆ ئەوان خەڵکی ژە کوژن کاک خۆوان خەڵک لە قەنارەیان خەڵکە کوژن خەڵک مناڵە کوژن خۆ کاکە باوکی میسی ئەمەشی نەکردو بۆ ئێمە نابێ هەواڵەکەی بخێن لە بەرەوە واز لەم عەقڵیەتە بێنن لە بابەتی هەواڵگانە ئەم پیاوە خۆرخەی باوکی میسی پیاوێکی قوربانی دەرە بۆ منداڵەکەی و پیاوێکە ئەها کوردوتەنی خۆمانێمە لە کووردا ئەڵێ باوک حەزەکە کوڕەکەی لە خۆی پیاوتر بێ قسەکان بەم جۆرە ڕێخستووە و حەزەکات هەمووان ناوی بێن بەڵامیتر بیلفعل ئەمە بۆ خۆرخەی باوکی میسی ڕێک هاتۆتە ئاراوانێ ناوبانگەکەی بەس لە ڕووی ناوبانگەکە و لە بەروی ئەمەوەی دیکار نازانین باوکی میسی کرێکاری کارگەیەکی پۆڵا بۆ لە شاری ڕۆزاریۆ و لە تەمەنی 12 ساڵی میسیا گەیشتە ئیسپانیا بۆ چارەسەری کوڕەکەی و لەسەر پارچە کلێنسێک واژووی چارەسەری بۆ بەرشەلۆنە کردووە و ئەوەی کە گرنگم پیاوە چی کردووە خێزانەکەی بەجێهێشتووە لە ئەرژەنتین لە ڕۆزاریۆ لە کەتەلۆنیا لە پاڵ کوڕەکەی بە تەنیا ماوەتەوە لەبەر خاتری کوڕەکەی ئەو مانەوەی لە بەرشۆنە هەڵبژاردووە و ماوەتەوانێ و ئەرژەنتینی بەجێهێشتووە گرافیکی دواتر طبعا ئەم لە کاتی نەخۆشیەکەیە زۆر بەدەم مێسیەوە بوو و یعنی کەزانی نەخۆشە سەرڕاوی ماگانە 900 دلاری ئەمریکیە بوو لە ئەرژەنتین بەڵام ئەم بڕیاریدا گەشتی ئیسپانیا کە لە پێناو کوڕەکەی و بڕیاری ئەرژەنتین بەجێبێڵێت و تەنانەت ئەرژەنتینەکان پاشەکشیان کرد لە پێدانی خەرجی دەرمانەکان بە مێسی بۆیە خۆرخی سەرکێشێکی گەورەی کرد لە ساڵی 2000 مێسی تەمەن 13 ساڵانی برد بۆ ئیسپانیا بۆ تاقیکردنەوە لەگەڵ بەرشۆنە و ئەو کاتیش بەرپرسی ستافی بەرشۆنەی ناچارکی کە گرێبەستی سەرەتایی مێسی بدەن و بەڵێنی چارەسەری پێدانی پزیشکی بۆ بکەن بۆیە ئەمیش لەبەر ئەو بەڵێنەی کە پێیاندا بە مێسی لەسەر یەک پارچە کلێنز واژووی بۆ کردن کە کوڕەکەی یاریان بۆ دەکات و دەچێتە قوتابخانەی لاماسیاوە و مێسی لە بەرامبەرم دڵسۆزی باوکی بووی لە بەرامبەرەوەی باوکی چەند ڕۆڵیە بۆ لە گەورەکردنیە سەرجەم کارە داراییەکان بازرگانی ڕیکلامکردن بەڕێوەبردنی سامانەکەم و تەسلیم بۆ باوکی کرد ئەمیش کوڕێکی بۆ وەفا و ساڵح دەرچوو بۆ باوکی یعنی مەسیش بێوەفا نەبوو بەڵکو کوڕێکی ساڵح و بە وەفا دەرچوو بۆ باوکی بەرامبەرەوە قوربانی کە باوکی لە کاتی گەنجیە بۆی داوە ئەمیش کاتێک گەیشتە سەرۆت و سامان چی کرد باوکی کردە بەڕێوەبەری بازرگانی کارەکانی و بەڕێوەبەری ڕیکلامەکان و بەڕێوەبردنی هەموو سامانەکەی ئەمە جگە لەوەی کە پشتی شیە بوو لە گرێبەستەکانی کاتێکگە مەسی گرێبەستی لەگەڵ تی پێکا کردووە یا گرێبەستەکانی نوێ کردوێتەوەێ هەمیشە پشتێکی بۆ باوکی چڕیوە لە گرێبەستەکانیە هیچ کات باوکی لە یاد نەکردووە جگە لەوەی باوکم دەسەڵاتانەی هەبووە بەڵام هەر کاتێک گرێبەستێکی ئەنجام دابێ هەمیشە مێسی پشتێکی بۆ باوکی جیا کردوێتەوەێ خزمەتی باوکی لەبەرچاو بووە بۆیە پاش گەورەبوونی مێسی باوکی پاداشتی کێکارەکەی لە ئەرژەنتین وەرگرتوانێ و بوو بە یەکێک لە بازرگانەکان و سامانی خۆی هەبوو ژیانی باوکی مێسی گۆڕا چۆن ناو بزنساوانێ و بوو بە یەکێک لە بازرگانەکانی گیان و سامانی خۆی هەبوو و تەنانەت مێسی ئامادە نەبوو لە کاتی کێژەی بازدا باوکیش لە خۆی دوور بخات یعنی لە مۆقیفی بازدانیشا مێسێر وەفای بۆ باوکێ بوو و زۆر بەدەم باوکێ بوو و بە کورتی ئێمە ئەتوانین لە باوکی میسی یاخود لە خۆرخێ مێسی چی بڵین بۆ باوکی مەفسانەی ئەرژەنتین کە وەفاتی کردووە ئەتوانین بڵین خۆرخەی بە بێپارەیی لە منداڵیدا بەهرەدارێکی گەوری تۆپی پێی بەخێو کرد
بەبێەوەی بزانێت داهاتووی منداڵەکەی چیە، بەڵام لە پێناو نەخۆشی منداڵەکەی گەشتی ئیسپانیای کرد و بەدەم نەخۆشی منداڵەکەەوەی چوو و دواتر ئەم منداڵی گەیاندە لوتکەی تۆپی پێکە بە هەموو خەونەکانی لە تۆپی پێگەیشت و مێسیش کاتێک گەورە بوو گەیشت بە سامان شتەکە، پیاوێکی وەفادار بوو، کوڕێکی ساڵح و بە ئەمەک بوو و باوکی کردە خاوەن پیشەیەکی گەورە و کردە خاوەن سامانێکی گەورە و کردە کەسێکی نزیک لە خۆی. هەموو خۆشیەکانی ژیان دوایە و ناخۆشیانی بەسەریان نەهات، مێسی لە ژیاندا لەگەڵ باوکیا دابەشی کرد و پێکەوە کۆیان کردەوە پێکەوە تەواوی ئەو ژیانەی دیکەیان ئەو ژیانیان بەڕێ کرد کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو یاریکردنی مێسیدا بەدەستیان هێناو و ئەتوانین بڵین مێسی بە تەواوەتی پاداشتی ماندووبوونی باوکی دایەوە. ئەمەش چیرۆکێکی سەرنجڕاکێشە تەواان بۆ کوڕێکە باوکێکە قوربانی دەدا بۆ منداڵەکەی و بە هەمان شێوە بۆ منداڵێک کە بە وەفایە بەرامبەر بۆ قوربانی دانی باوکی بۆی کردووە کە بەخوا لەم ڕۆژگاری ئێستاە زۆر قورسە منداڵ وەفادار بێ و بە ئەمەک بێ بۆرامبەر ئەو کارانەی کە باوکی بۆ یەکە، چونکە هەمیشە باوک بەڕاستی قوربانیکی گەورەیە و هەمومان ئەتوان بڵێم ڕاستە حەتف و سۆز وەکو دایک هەمومان محیبەتێکی زیاترمان بۆ دایکمان هەیە، بەڵام بەزدی بەخوا باوکمان قوربانیکی زۆر گەورەیە و هەرگیز ئێمە ناتوانین، من بەخوا لە خۆمەوە باسیەکەم، هەرگیز ئێمە ناتوانین یعنی ڕبعێکی پاداشتی ئەوی باوکمان بینوانە یا بای ئەو لەگەڵ یا بە احترام و بەڕێز بین. بەجددی من پێتان بڵێم یعنی هەمومان من بڕوام وایە نەقسێکمان هەیە بەرامبەر بە باوکمان و ناتوانین وەکو پێویست حەقی باوکمان بدەینەوە. باش بابەتیشی دیکەمان هەیە، ئەمیش هەر پەیوەندی بە باوکەوە. نهێنی ژمارە 39 برۆنۆ گیمارایش چییە کە دوای پەیوەندیکردنیشی بە ئارسیناڵەوە بڕیاری دادرێسی ژمارە 39 بۆشێت. دەچمە لای بابەتەکە. برۆنۆ گیمارایش لە لیۆن و لە نیوکاسڵیش و لە ئارسیناڵیش هەمان ژمارە 39 دەپۆشێت. بابزانین لەم نهێنیە چییە. دی گۆمێش ئەو پیاوەی کە لە پاڵ برۆنۆ گیمارایش ژاوەستاوە ئەوە باوکی برۆنۆ گیمارایشە. کۆدی تەکسیەکەی باوکی کە خێزانەکەیانی پێ بەڕێوە بە لە شاری ڕیۆ دۆ ژانیرۆ وەک دەبینن ژمارەکەی 39. ژمارەی کۆدی تەکسیەکە ژمارە 39. طبعا ئەمە نهێنێکی گەورەیە. باوکی گیمارایش کە ناوی دی گۆمێزە بۆ ماوەی زیاتر لە 20 ساڵە وەک شۆفێری تەکسی لە شاری ڕیۆ دۆ ژانیرۆ کار دەکات بۆ دابینکردنی بژێوی خێزانەکەی و ژمارەی کۆدی فەرمی هاتوچۆی کارکردنی تەکسیەکەی باوکی لە ڕیۆ دۆ ژانیرۆیە ژمارە 39. بۆیە برۆنۆ گیمارایش پاژەوەی کاتووە ئەترافی کردو لە ئەوروپا و پەیوەندی بە لیۆنەوە کردو پێشەوەی بشتێتە نیوکاسڵ. لە لیۆنیش بڕیاری داوە چونکە بەم تەکسیە و بەو ژمارە کۆدە ئەمان گەورە بوون و خێزانەکەیان ژیاوە وەفای هەیە بۆم ژمارەیە، بۆیە بڕیاری داوە درێسی ژمارە 39 پۆشێت چونکە ئەمە یەکەم پێڵاوی وەرشی بۆ برۆنۆ گیمارایش بە داهاتی و تەکسیە کڕاوە و هەروە گەشتە وەرزشیەکانی منداڵی برۆنۆ گیمارایش هەر بە داهاتی و تەکسیە کڕاوە. بۆیە گیمارایش خۆی بە قەرزاری و تەکسی و باوکی دەزانێت، بۆیە ژماری تەکسیەکەی کردو بە ژماری درێسی خۆی لاریانەیەکە کە یاریەکە و هەروە لە ئەوروپاژەم ژمارەی پاراستووە بەردەوامی ژمارە 39 لەسەر درێسەکانی دەپۆشێت و یادی باوک و ماندووبوونی باوکە میشە بە زیندوی داهێڵێتوانێ و ئەم ژمارەیەش لایەنەی ئەتلەتیکۆ پاراناینسی و یانەی لیۆنی فەڕەنسی و ئێستاش لایەنەی نیوکاسڵی ئینگلیزیدا پاراستووە و دوامین جاریش کە پەیوەندی بە ڕیزەکانی ئارسناڵەوە کردووە بە هەمان شێوە بە درێسی ژمارە 39 نیشانی ڕاگەاندنەکان درا و ماندووبوونی باوکی و ئەو ژمارە کۆدەی ئەو تەکسی کە ژیانیانی پێ گەورە بوو و ژیانی خێزانەکانی بربەڕێوە لە یادی نەکرد و ئێستش برۆنۆ گیمارایش بە درێسی ژمارە 39 لایەنی ئارسناڵ یاری دەکات. یاریگای پامە پێشکەشکردن شاد و کامەران من خواتە نەکەڵ.